هەڵبژاردنانە بۆ هەرێمی کوردستان گرنگن چونکە سەرەتایەکی نوێ لە عێراق دەست پێ دەکا، سەرەتایەک کە ئێمە ناوی لێ دەنین جێبەجێکردنی دەستوری عێراق کە بۆ پارتی کە بۆ کوردستان زۆر زۆر گرنگە ئەم قۆناغەی کە ئێمە ئێستا لە پێشمانە. لەبەر ئەوە ئێمە دەبێ بەڵێنی خۆمان بۆ خوێنی شەهیدانمان، بەڵێنی خۆمان بۆ پێشمەرگە قارەمانەکانمان دووپات بکەینەوە و هەمومان بە گوڕ و تینەوە بەشداری ئەم هەڵبژاردنە بکەین. ئەم هەڵبژاردنانە قەت هیچ کەمتر نین لەو هەڵبژاردنانەی کە ئێمە لە هەرێمی کوردستان دەیکەین ئەگەر گرنگتر نەبن. ئەمڕۆ لە بەغدا وەزنی هەر حزبێک و پێگەی هەر حزبێک سیر دەکرێتن بەوەی چەند جەماوەری هەیە، پێگەی جەماوەری ئەو حزبە چەندە. ئێمەتان سەربەرز کرد لە هەڵبژاردنەکانی کوردستان، پارتی بە ئێوە سەربەرز بوو، ئێوە پارتیتان جارێکی تر سەرخست، دەنگی پارتیتان بەرز کردەوە، 800,000 دەنگ بۆ پارتی لە کوردستان درا. ئەو مەشاکیلانەی کە ئەمڕۆ لە بینی هەرێمی کوردستان و لە بینی عێراقدا هەیە زۆری لەسەر جێبەجێ نەکردنی دەستورە. ئێمە وسەدا لە 80 دەنگ خەڵکی عێراق دەنگیان بەو دەستورە داوە وەکو وەسیقەیەک کە ڕێگەنیشاندەرە بۆ ئێستا و ئایندەی عێراق. هەرێمی کوردستان ئەم هەڵبژاردنانە بە دەرفەت دەزانێت دوای ئەوەی عێراق لە شەڕی داعش تەواو بوو کێشەکانی و الحەمدولله کێشەی ناوخۆیش هەتا حەدێکی زۆر ئێستا تەواو بووە. قۆناغی ئێستا کە دەست پێ دەکات قۆناغی ئەوەیە کە دەبێ دەستور جێبەجێ بکرێت. بۆ جێبەجێکردنی ئەو دەستورە و مافەکانی کورد لەناو ئەو دەستورە ئێمە دەبێ بەقووەت لە بەغدا بین هەواڵان، نابێت دوودڵی بکەین. ئەم قۆناغە قۆناغێکی هەستیارە. سوپاسی هەمووتان دەکەم، ئێوە پارتیتان گەیاندە 800,000 دەنگ، بەڵام ئەم جارە طموحی ئێمە ئەوەیە کە پارتی دەبێتە 1 ملیۆن دەنگ. پارتی خاوەنی گەورەترین شانازی مێژووی هاوچەرخی کوردستانە و دەبێ هەرواش بمینێتەوە. هەواڵان من لە کۆبوونەوەی پێشتر یەک شتم باس کرد، حەز دەکەم لەگەڵ ئێوەش باسی بکەم کە دێتە سەر باسی قەزیەی کوردی لە هەر شوێنێک لە وڵاتانی دەوروبەر لە بەغدا کە بە جدی دێتە سەر ئەوەی باس لە مافەکانی کورد بکرێتن، دڵنیابن پارتی بە خاوەن ماڵ دەزانن. پارتی لە هەر شوێنێک بی بەبێ ئەوەی منەتی هیچ شتێک کات ئاوەدانی هەیە. ئێمە لە ماوەی ڕابردوو گوتمان لەگەڵ والی قسەم دەکرد، گوتم ئیشەڵا ئاوێکی زۆر بۆ هەولێر هات، ئیشەڵا حکوومەتی هەرێم ئەوەی کرد و ئیشەڵا ئاوەدانیەکی زیاتریش بۆ هەولێر دێتە پێش. گەلی کوردستان باوەڕنامەی ئاوەدانی و ئارامی داوەتە پارتی. ئەو بڕوانامەیە ئێمە لە گەلی کوردستان وەرمان گرتووە، لە ملەتی خۆمان وەرمان گرتووە ئەو بڕوانامە. لەبەر ئەوە داوا دەکەم هەڵبژاردنێکی زۆر بەهێمنانە بەڕێ بکەن. هیچ حزبێک لە کوردستان منافسی ئێوە نییە. ئێوە مەسئولیەتێکی گەورەترتان لەسەر شانە. خەمخۆری گەورەی شاری هەولێر پارتی بوو. پارتی من ناڵێم کەم و کوڕی نییە لە هەموو شوێنێک ئەگەر ئیش بکرێ کەم و کوڕیش دەبێت. بەڵام ئەگەر ئێمە بە چاوێکەوە سەیری کاروانی ئاوەدانی کوردستان بکەین و بە تایبەتی شاری هەولێر وەکو نمونە بهێنینەوە، بەڕاستی
ئەوەی پارتی لە هەولێر کردوویەتی کەم نییە. ئەوە جێی شانازی هەموو ئەندام و لایەنگران و خەڵکی کوردستانە، دەبێ شانازی پێ بکەین. ئەمڕۆ پێتان بڵێم ئەوانەی کە بێهیوان لە پرۆسەی سیاسی لە عێراق وەکو پارتی هانیان بدەن بۆ ئەوەی مافی خۆیان وەربگرن. چۆن؟ لە ڕێگەی سندوقی دەنگدان. عێراق ئەمڕۆ سەرەڕای زۆر مەشاکلی کە هەیەتی، پرۆسەی سیاسی لە عێراقدا یەکلاکردنەوەی پرۆسەی سیاسی لە عێراق لە ڕێی سندوقی دەنگدانەوە دەکرێت. لەبەر ئەوە ئێمە هەر یەک لە ماڵی خۆمان و کەس و کارمان ئێمە پێویستە حەست بەو مەسئولیەتە بکەین و لە ڕۆژی دەنگداندا بەرەو سندوقی دەنگدان بچین و بە ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە و هیمەتی هەمووتان لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان سەر بخەین. پارتی لە ژینگەیەکی ئارامدا گەشە دەکات. لەبەر ئەوە بانگەشەی هەڵبژاردن دەبێ بە شێوەیەکی شارستانی دوور لە مەشاکل دروست بێت. چونکە من عەرزم کردن ئێمە خاوەن قەزیە ئێمەین. با من ئەوەشتان پێ بڵێم قەرزداری یەک شتیشین، قەرزداری یەک نقطەیەکین لە هەڵبژاردنەکانی تر لە هەرێمی کوردستان. سوپاسێک قەردارم، ئەویش ئەوەیە کە لە ڕۆژی هەڵبژاردن هەم حەملەیەکی گەورەی هەڵبژاردن لەلایەن پارتیەوە لە ناو شاری هەولێر دەکرا و عەینی کات لە شوێنێکی تری هەولێر بانگەشەی حزبێکی تر دەکرا بۆ هەڵبژاردن لە عەینی کات لە عەینی ساددا کە خەڵک وایان تەسەور دەکرد کێشەی گەورە دروست دەبێت. و من با پێتان بڵێم ئەوە لە هەر شوێنێک با احتیمالە کێشە دروست دەبوو، بەڵام چونکە لە هەولێر بوو، چونکە لە ژێر سایەی ئێوە وەکو تێکۆشەران و خەباتکەرانی پارتی بوو، حتا یەک مشکلەش دروست نەبوو کە جێی شانازی بوو و هەموو قنسولیات و ئەوانەی ئەجنەبی لە کوردستان شاهدی ئەو مەسەلەیە بوون کە حتا ئێستاش ئێمە شانازی پێ دەکەین. کە دەچنە هەڵبژاردن هەواڵینا بە هەموو کەسێک بڵێن، پێیان بڵێن دەنگ بەرزکەنەوە، پێیان بڵێن ناسنامەی پارتی کوردستانیە، کارەکانیشمان ئاوەدانیە. ئەمەیە ناسنامەی ئێمە. ئەوەی ئەو شیعارەی کە هەڵیشمان گرتووە، ڕێبازی ئێمە ڕێبازی ئاشتیە، ڕێبازی پێکەوە ژیانە. قۆناغی ئەمەی ئێستای ئێمەش جێبەجێکردنی دەستوری عێراقە. ئەو دەستورە و مافەی کە حەقی خۆمانە وەکو ملت و ئێمە هەوڵ دەدەین بە هەموو شێوەیەک لە پەرلەمانی لە ئایندە لە پەرلەمانی عێراقدا ئەو دەستورە جێبەجێ بکرێت.